سڵاو من کانیاو محەممەد ڕاهێنەری مەلەوانی ئەوڕۆ لەگەڵتانم من بە ئەسڵ قەڵاتزەیم بەستانیشتی هەولێرم خوێندنم لە ئێران تەواو کردووە لە بەشی ڕاضی پیشەم وەرزشە بە تایبەتی مەلەوانی نزیکەی 12 ساڵە کە ئیشی مەلەوانی دەکەم لاعیبم لە وڵاتەی زۆر پێم خۆشە لە وڵاتیمە پەرە بە وەرزش بدرێ زۆر زیاتر لەو شتێک ئێستا دەیبینین بە نسبەت جاران زۆر باشتر بووە زۆر حەزم لێیە ئەمنێک کە وەرزشوانم ئەمنێک کە حەزم لە وەرزشە پاڵەوانێتی دەرەوە بکەم نەبەز لە ئاستی هەولێر و لە ئاستی عێراق بێت ئەمە تێماندا ئەو کەسانەی کە زۆر باشن لەو بوارەی زۆر زیرەکن زۆر لێ هاتوونە و تەبعەن شایانی وەنە کە بچنە پاڵەوانەتی دەرێ هیوادارم ڕۆژێکە ئەو هەلە بۆ گەنجەکانی مە بڕەقسێ پێویستە ئەمە تێکۆشەر بین و تێبکۆشین بۆی کە خۆمان بگەینە ئەو ئاستەی کە بتوانین پاڵەوانەتی دەرێ بکەین لەناو هەولێر ئەلحەمدولیلا ئەو چەند ساڵەی کە هەیە زۆر پەرەی پێدراوە بە وەرزش زۆر ڕۆڵێکی گرینگە ئێستا لە نێو گەنجەکانمان و من دەیان بینم کە کچەکانمان زۆرتر حەزیان لێیە لە بواری وەرزش هیوادارم ئەوە ببێتە ئامانج بۆ هەر تاکە شەخص کە لە وڵاتی دەژی چون وەرزش ئەگەر باری ئەوەی کە نەبێتە ئەوەی کە تو کەسبی دەرامەت بێ یعنی بژێوی ژیانتی پێک بێنی بۆ خۆی وەرزش سەلامەتیە بە پێویست دەزانم بە هەموو ژەکانی کۆمەڵگای من کۆمەڵگای کوردی بڵێم ئەرێ گرێ بەس زۆر شت هەیە کە تو ناهێڵێ بچیە پێشێ بەڵام وەختێک دەبینی ژنهایەکی لەسەرەوەی مە پێگەیشتون پس تەبعەن ئەمەش دەتوانین پێ بگەین لە هەموو بوارێک بربەستی خۆی هەیە کێشە و مەشاکلی خۆی هەیە کێشە و مەشاکلی مە لەو وڵاتەی ئەوەیە کە ئادابوونەریت کۆمەڵگا هەموو ئەوانە بربەستن بۆمە بۆی کە بگەینە ئامانجەکانمان بەڵام کاتێک ئەچوو هەدەفت هەبوو لە ژیان یعنی ژیانت هەدەفی تێتا هەبوو وە تو محاولە دەکەی هەنگاوی یەکەم هەڵدێنی بۆی کە بگەیە ئەو ئامانجت ئەمن مستحیل دەزانم شتێک بتوانێت بربەستت بێ شتێک بتوانێت پێشت بگرێ مەلەوانی لە شولارێکی ڕێک لەسەر ئاوەیە نەوعێک وەرزشە وەرزشێکی ناو ئاوێ کە بەعام پێی دەڵێن وەرزشی ئاوی بە وەرزش ناوی دەبردرێت بەڵام چارەسەری تبی زۆرە بۆ کەسانەی کە مشکلەی پشتیان هەیە چۆکیان هەیە ئەو شوێنانەی دەنوشترێتەوە ئاو زۆر کاریگەرە لەگەڵ بۆ سەلامەتیان یعنی زۆر چارەسەریانە چون بۆچی ئاو چارەسەری ئەوانەیە چون لەناو ئاو ئەچوو هەست بە قورسایی ناکەی قورسایی جسمت و هیچ وەزنێک لەسەر جسمت نییە لەبەرەوەی دەتوانی ئەو شوێنانەی کە مشکیلیان هەیە بە مرتەحی مامەڵەیان لەگەڵ بکەی بەبێەوەیکەی قورساییەکیان لەسەر بێت ئەوە هۆکارێکە کە تو دەتوانی کاتێک پشتت دێشێ ناتوانانی زۆر ڕێگا بڕۆی پشتت دێشێ ناتوانانی زۆر حەڕەکەی ئەیرۆبیک بکەی ئەوانە لەناو ئاوێ زۆر بە مرتەحی دەتوانی بیانکەی و بۆ کەسانەی کە دووگیانن بۆ ئەو خاتونانەی کە دووگیانن ئاو زۆر کاریگەرە لەسەرەوەی کە ئەگەر منداڵیان بوو زۆر بە مرتەحی منداڵیان بێ زۆر ئەزیەت نەبن زۆر ئازاری لەسەر نەکێشن